سەبارەت بە پاڵپشتیەکانی ئەمریکا بۆ هەرێمی کوردستان و ئەو گرێبەسانی کە لەگەڵ ئەمریکا کراوە بەڕێز دکتۆر کریستین دیوان توێژەری باڵا لە دامەزراوەی دەوڵەتانی کەندا و لەگەڵمانە. دکتۆر سوپاس بامەدەبوونی بەڕێستان. حکوومەتی هەرێم توانیوێتی خۆی لەگەڵ سیاسەتی دەرەوەی ئیدارەی ترامپ بگونجێنێ؟ زۆر سپاس بۆ میوانداریەکەت. بە دڵنیاییەوە کە پەیوەندیەکی زۆر باش لە نێوان گەلی کورد و حکوومەتی هەرێمی کوردستان و ئەمریکا و گەلی ئەمریکا هەیە. بینیمان کە وەکو ئاوبەشێکی زۆر باش سیرکرا، پێشوازیان لێکرا. گرنگە لەوە تێبگەین کە لە گەڕی دووەمی سەرۆکایەتی سەرۆک ترامپ کە بە چاوێکی کراوەتر سەیری ناوچەکەیەکە زۆر گۆڕانکاری کردووە لە سیاسەتی ئەمریکادا، و من پێم وایە زۆر گرنگە بۆ سەرکردایەتی کورد کە لێرە وەکوی کە هەیە ببینێن بەردەوام بن لە هاوبەشیان لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. بۆیە من پێم وایە زۆر گرنگە و ئەم سەردانەی زۆر سەرکەوتوو بوو سەرۆک وەزیران مەسرور بارزانی. باشە، خۆ دەزانی ینی خۆ شارەزای سیاسەتی وڵاتانی کەنداوی هەرێمی کوردستان پەیوەندیکی باشی لەگەڵ وڵاتانی کەنداو هەیە. تا چەندە ڕێکەوتنەکانی ئەمریکا لەگەڵ کەندا و هاوشێوەی ڕێکەوتنەکانی کۆمپانیا ئەمریکیەکانە لەگەڵ هەرێمی کوردستان؟ بینیمان کە کاری لە پێشینە لە وڵاتانی کەنداو بۆ ئیدارەی ترامپ زانیان ئەولوێتەکان چین بۆ دووەم جار، و سەرۆک ترامپ چۆ سعودیە و لەسەر ئاستی زۆر باڵا بوو و چوە ئەیمارات، چوە قەتەر. ئەمە پەیامێکی زۆر بەهێز بوو، ڕوون بوو بۆی کە تا چەندە ئەم وڵاتانی کەندا و چەندە گرنگن بەلای ئیدارەکەیەوە و کارەکانی خۆی لە سیاسەتی دەرەوە ئەولەوێتەکانی داناون، خاڵە لە پێشینەکانی داناون و بەجیاواز سەیری ناوچەکەیەکە. دەمەوێت ئەوە بڵێم سەرۆک ترامپ و مەسرور بارزانی سەردانەکەی جارێکی دیکە بۆ ئەمریکا و واژۆکردنی ئەو دوو گرێبەستە بە شێوەیەکی زۆر جوان لە ئاستی زۆر باڵا پێشوازی لێکرا. بە دڵنیاییەوە ئەو بابەتانەی کە هەن و لێکدانەوەکان من چاودێریم کردوون، دەبینیم کە هەنگاوێکی زۆر باشی دەست پێ کردووە. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێ بەردەوام بێ بەم شێوەیە. زۆر باشە. چوار وەزیری ئیدارەی ترامپ دەڵێن ئەمەی کراوە تەنیا دەستپێکە هەرێمی کوردستانە بێت چی بکات، نەک تەنیا لە کەرتی وزە، لە کەرتەکانی تریش لەگەڵ ئەمریکایە. من پێم وایە بە دڵنیاییەوە وەکوتم ئەولەوێت هەیە لە میدارەیە بە شوێکی پراگماتیکی گرنگی بە پەیوەندی بازرگانیەکان دەدا بە شێوەیەک لە بەرژەوەندی دوولایەنە بێ. مەبەستم هاوپەیمانەکانمان و ئەمریکا وەکوتمان وزە زۆر گرنگە و لە خاڵی پێشەوە یەکێکە لە ئەولەوێتەکان و زۆر پەرۆشی هەیە لەم ئیدارەیە، زۆر گرنگیشە بۆ هەرێمی کوردستان بۆی کە هەرێمی کوردستان ببێتە سەرچاوەیەکی وزە بۆ نەکتەنها بۆ خەڵکەکەی خۆی کارەبا دابین کە وزە دابین کە بەڵکو بۆ ناوچەکە بۆ وڵاتانی دیکەش. ئەمە من پێم وایە سوودی دوولایەنەی هەیە و ئەمریکامان بینی کە پابەندی خۆی پیشاندا لەسەر ئاستی باڵا و وەکوتمان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش و هەبوونی قۆنسوڵخانەیەکی گەورە وەکوتمان ئەمەش نیشانەیەکی دیکەیە کە کوردستان تاچە گرنگە و حکوومەتی هەرێمی کوردستان تاجەندە گرنگە بۆ ئەمریکا، ئەوەی کە پێ دەڵێن ئەمریکای یەکەم، ئەمریکا لە پێشە. زۆر باشە. وەک کەسێکی شارەزا لە وڵاتانی ناوچەکە ڕاوێژە چییە بۆ هەرێمی کوردستانە بێ چی بکە بۆ ڕاکێشانی سەرنجی کۆمپانیا بیانیەکان؟
پێم وابێ بەرژەوەندی هەیە و دیمینیمان کە ڕێکەوتنەکان کران گرنگە جارێکی دیکە کە پەیامی دروست بنێری و بتەوێ بە ئاشکرا بیڵێ کە من دەمەوێ وەبەرهێنان بکەم لە کەرت و لە سێکتەرەکانی دیکە بیگ ئەم پەیامە بگەینتە ئەمریکا چونکە وەکوتمان کە ئەوەی کە گرنگە بەلای ئەمریکا و ئەو ئازادیەیە کە لە هەرمی کوردستان هەیە پاراستنی کەمینەکان کریسیانەکان و ئەوانی دیکە ئەمە وا دەکات کە ئەگەر لە وڵاتێکا شتێکی وا هەبێ دەرفەتیش هەبێ دەرفەتی ئابووریش هەبێ کۆمپانیەکان بە دوایدا دەچن پرسیارێکی دیکە هەیە چۆن بەغدا سەیری ئەم پەیوەندیانە دەکات سەیری ئەم شتانە دەکات سەیری ئەم ڕێکەوتنانە دەکات باشە من لەسەر ئەوە دکتۆرە لە بەرزترین ئاست لە ئیدارەی ترامپ و لێرە لە هەرێمی کوردستان لەسەر ئاستی سەرۆکی حکوومەت دەڵێن ئەمەی کراوە تەنیا بۆ هەرێمی کوردستان نییە بۆ هەموو عێراقا بۆچی لە بەغداوە دژایەتی ئەکرێ بۆچی بەدڵنیایە و ئەمە شتێکە کە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر باش نێتیەکە باش دەزانین کە حکوومەتەکەی سوودانی کە لووتکەی عەربی بەڕێوەبرد لە بەغدا کە زۆر جەختی لەوە کردەوە کە دەبێ یەکگرتووی و تێگەیشتن هەبێ من پێم وایە ئەوەی کە ئێستا ئەیکەن عەکسی ئەوەیە و ئەوەی کە ئێستا کراوە وەکو خۆشت باسێ کرد لە بەرژەوەندی هەموو عێراقا ینی تێڕوانینێک هەیە کە بۆچی ئەبێ منیش پرسیارەکەم بۆچی ئەبێ ئەمانە دژ بن کە لە بەرژەوەندی خۆیانە بەڵێ ڕێز دکتۆرە کریستین دیوان توێژەری باڵا لە دامەزراوەی دەوڵەتانی کەندا و لە واشنگتنەوە لەگەڵ مامووی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان دکتۆرە بەخێر بێن